وەرزی پێگەیشتنی بەرووبوومی ناوخۆیی و خەڵکی زیاتر لەم وەرزەدا کڕیاری بەرەما کشتتوکاڵیە خۆماڵیەکانن. لە ناوچە جیاوازەکان نەفتەبازاڕی کشتتوکاڵی بۆ خستنەڕووی بەرەمی کشتتوکاڵی دەکرێنەوە و ئامانجیش لێیان کاراسانیە بۆ ئەوەی کڕیار دەستی بگاتە بەرووبوومە کشتتوکاڵیەکان و بەرەمی جوتیارانیش ساغ بکرێتەوە. لە مەفتە بازارە کشتتوکاڵی هەڵەبجەدا 45 جۆر بەرەمی کشتتوکاڵی خراونەتە ڕوو. هەساوین بەکردنەوەی ئەم هەفتە بازارە کە هەموو ڕۆژێکی پێنجشەمە و هەینی کراوەیە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا. مەبەستی سەرەکی ئێمە لەم بەرووبوومە بەڕاستی گەڕانەوەی هاوڵاتیانە بۆ بەرهەمی ناوخۆ و بۆ گەڕانەوەی ئەو بەها خۆراکیانەی کە جاران لەسەر سفرەخوانی کووردا هەبووە. وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەت یارێم دەڵێت بەرەمی ناوخۆیی زیاد لە پێویستی بازار بەرەم دێنرێت و کار دەکەن بۆ ئەوەی هەناردەی دەرەوەی وڵاتی بکەن. نەک هەر بەشەکە زیاد لە پێداویستیمان هەیە، بۆیە زۆر جار ئەمە نیگەرانی لای جوتیاران دروستەکە کە نرخەکان دائەبەزێ. بۆیە ئێمە کارەکەین لەسەرەوەی کە چۆن بتوانین ساڵ 12 مانگ بەرهەمەکانمان هەبێ. بێگومانەسە کار لەسەرەوەکەین و خەریکی ئامادەکردنی ڕێنماییەکی موحەدین بۆ هەموو کەس و کۆمپانیانەی کە دەیانەوێت بەرهەمی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکەن. جوتیاران دەڵێن کردنەوەی هەفتە بازاری کشتتوکاڵی گرنگە و جوڵەیەک بە ئابووری بازار دەدات. ئەو بەرەمانەی پێدەگەن دەتوانرێت بە نرخی خوار بازار بە کڕیار بفرۆشرێت. ئەم هەفتە بازارانە هەوڵێکە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ساختکردنەوەی بەرهەمە خۆماڵەکان بە سعرێکی گونجاو بۆ بەکاربەر، بۆ ئەوەی بەکاربەر بتوانێت لە دەستی یەکەم وەریگرێ، بۆ چونکم تا ئەگاتە بەکاربەر 3 دەسەکات. جا ئێمە لێران کە ئیفرۆشین بەو نرخە ئیفرۆشین کە لە ئەلوای فرۆشین. جوڵەی حرەکەی پارەیە لە وڵاتی خۆمانە، بەرهەمی ناوخۆیی ئەوە ئەکات ئەم پارە دەست بە دەست بکات جوڵە لە بازارانەوەسێت. ئێمە ئەو پارانە کە هەناردەیەکەنە دەری وڵاتێک کە بەرووبوومێکی لێکڕین و ئاکا پارە ئێمە بچێتە دەرەوە و کار و کاسبی لە ناو خۆمانە کەم بێتەوە پارەمان بڕاتەوە. بەڵام بەرووبوومی ناوخۆی واکات حرەکەتی بازار دروستکە لە ناوخوا، پارە لە ناوخوا دەست بە دەست بکات. ساڵانە لەم وەرزەدا و کاتی پێگەیشتنی بەرەمی کشتتوکاڵی جوتیاران یاریمی کوردستان ڕوبەڕووی زیان دەبنەوە بەهۆی یەرزانی نرخی بەرەما کشتتوکاڵی ناوخۆیەکان و تا ئێستاش ڕێگەیەک نییە بۆ ناردنە دەرەوەی ئەو بەرووبوومانەی لە پێویستی بازاری ناوخۆ زیاترن. وەزارەتی کشتتوکاڵ دەڵێت دەیەوێت لە ڕێگەی کۆمپانیاکانەوە بەرەمی جوتیاران یاریێم هەناردەی وڵاتان بکات، بەڵام تا ئێستا ئەوەش لە چوارچەوەی قسە و بەڵێندایە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.